پرسی ناردنی موچە لە نێوان هەولێر و بەغدا بۆتە ئامڕازێکی سیاسی و هەردوو لا بەردەوام دەستی بە چارەنووسی موچەخۆرانەوە دەکەن. ئەمەش بە پێی کارنامەی لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان و کاندیدەکانی بابەتێکی یاساییە و نابێت تێکەڵ بە مەلملانەکان بکرێت. هیوادارم خەڵک ئەم شتانەی لەبەر چاو بێت کە حکوومەتی هەرێم ماوەی 11 ساڵە تەنها ینی هەموو بڕیارەکانی هەموو شتەکانی تەنها وعدێک بۆ هیچ شتێکی نەبردۆتە سەر تەنها مواڵەکردنە بەم خەڵکیە. بەغدا دەیەوێ بزانێ داهاتەکە چەنە، حکوومەتی هەرێم نایەوێ بزانێ داهاتەکە چەند. تەنها لەم کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئەمان دەیانەوێت تەنها بە هەندێ پروپاگەندەی بێبنەما بە هەندێ وعدی بێ ئەساس بەم خەڵکە بن تەنها مماتەڵەیەک بەم خەڵکە ئەکەن تا دوای هەڵبژاردن و دووبارە هەموو شتەکان وەکو جاران بێ موچەیی وعدەک ئەو وعدانی کە پێشتریاویانە هیچی نابرێتە سەر و هەموو خۆی لێ دێتەوە. حکوومەتی عێراق کە موچە بە ماف دەزانێت دوو مەرجی سەرەکی داناوە. یەکەم ڕادەستکردنی نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە، دووەم ناردنی بڕی 120 ملیار دینار لە داهاتی نانەوتی نێوخۆی هەرێم. بە پێی زانیاریەکان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تا ئێستا نیازپاکی جددی بۆ درێژەپێدانی ڕێکەوتنی تایبەت بە موچە نییە و ئەوەی ئێستا دەیکات تەنیا بۆ ڕەوادنەوەی تووڕەیی خەڵکە بەر لە هەڵبژاردن. بەمەش چارەنووسی موچە دەکەوێتە بەردەم ئاسۆیەکی نادیارەوە. زوڵمێکی دووسەرەیە، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم پارتی و یەکێتی ڕێیان خۆش کردو بۆ ئەم زوڵمە بەردەوام بێت لەسەر خەڵکی کوردستان. بۆیە دیار نییە ئایا ئێمە ئەم ساڵ دیسان وەکو ساڵی پار موچەیەکمانە فەوتەیاننا، وەکو ساڵی پێرارسیانمانە فەوتەیاننا، وەکو 10 ساڵی ڕابردوو ئەم ستەمە لەسەر خەڵکی کوردستان بەردەوامە بێیاننا. بەڵام بۆ ئەوەی دڵنیابین لەوەی موچێت پێویستەکە ئەمەن مانگەن 120 ملیار بنێرن. ئێستا بۆ مانگی 9 بۆ مانگی 10 ئەبێ 240 ملیار بنێرن. اینجا پاشانەمە کە ئەم هەر بە چاوی بازرگانی و کەسابەتیشەوە تەماشایکەی قازانجێکی زۆر گەورەیە. 120 ملیار ئەنێرێ 970 ملیاری بێت. یعنی چ کەسێک هەیە بەرژەوەندی خەڵکی بوێت بەم جۆرە بیر نەکاتەوە. 120 ملیارەکەی ئەمان ئایا ئەبێتە موچەی خەڵک نەخێر؟ ئەیکەواتە بۆ ناینێرن بۆ بەغدا بۆ ئەوی ببێتە موچەی خەڵکو و خەڵک بەم سۆگەری موچەکەی وەرگرێ و ئیتر کۆتایی بە ساڵی 8 مانگی و 10 مانگی و 9 مانگی و 11 مانگی بێت. وەک 11 ساڵی ڕابردوو بەهۆی کەم تەرخەمی دەسەڵاتی هەرێم و ململانەی سیاسی هەولێر و بەغدا چارەنووسی موچەکانی کۆتایی ئەم ساڵ لە بەردەم ئەگەری هات و نەهات داماوەتەوە. هەردوو پایتەختەکە لەم قەیرانە بەشدان و بەرپرسیارەتی تەواوی ئەو نەهامەتیان دەکەوێتە ئەستۆ کە لە بری دابینکردنی ژانێکی شایستە بە هەوڵاتیان داهاتی گشتی و مافی خەڵک بۆ بەرژەوەندی سیاسی بەکاردەهێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.